ئەمڕۆ وەکو تیمی پارێزەرانی کەیسی تیرۆرکردنی شەهید دەنیس جەودەد ئامادە بووین لە دادگایکردنەکە لە دادگای تاوانەکانی دوی هەولێر. پرۆسەی دادگایکردنەکە زۆر بەڕێک و پێچی بەڕێوە چوو. تۆمەتبارەکان دانیان بە تاوانەکەدانا. داواکاری گشتی کە با بڵێن دەوری سەرەکی هەیە لە دۆسیەکە داوای ئیدانەکردنی هەردوو تۆمەتباری کرد لە دادگا بە پێی مادەی 2 لە قانونی ڕەهاب. دادگای بەڕێز تۆمەتی ئاڕاستەی هەردوو تۆمەتبارەکە کرد بە پێی مادەی 2 ئیرهاب. ئەوەی ڕاستی بێ داوایەکە لەسەر داواکاری ئێمە دواخرا لەبەرەوەی با بڵێن پارێزنامەی بەرگریمان ئامادە نەبوو بە شێوەیەکی تێر و تەسەل. بە شێوەی گشتی دەتوانم بڵێم دۆسیەکە ئێستا 180 قۆناغەکانی کۆتایی پێهاتیە. دادگاش تۆمەتی ئاڕاستەی تۆمەتبارەکان کردیەوە داواکاری گشتیش مکوڕ بۆ لەسەرەوەی کەوە ئەوانە دانیان بە تاوانەکەیان دانایە و هەردوو تۆمەتبارن لە دۆسیەکە.